ئەو پیاوەی دە ئۆتۆمبیلی ڕۆزڕایسی کرد بە ئۆتۆمبیلی کۆکەرەوەی زەبڵ و خاشاک. جایسینگ پاشای هند گەشتێکی بۆ بەریتانیا کرد بێ ئەوەی هیچ کاروان و پاسەوانێکی لەگەڵ بێ و ئاسایی دەسوڕایەوە. هەرچەندە زۆر دەوڵەمەندیش بوو، بەڵام وەکو کەسێکی ئاسایی چووە نێو پێشەنگایەکی ئۆتۆمبیلی ڕۆزڕایس ویستی پرسیاری نرخیان بکات. کارمەندانی پێشەنگاکە پێیان وا بوو تەنیا پیاوێکی هەژاری هندیە، بۆیە لە پێشەنگاکە دەریان کرد و سوکایەتیشیان پێکرد. پاشان پاشای هند بە هێمنی گەڕایەوە بۆ هوتێلەکەی، فەرمانی بە دەوروبەرەکەی کرد پەیوەندی بە پێشەنگای ڕۆزڕایزەوە بکەن و پێیان بڵێن پاشا حەز دەکات سەردانی پێشەنگاکە بکات بۆ کڕینی ئۆتۆمبیل. ئەم جارە کرێکارانی ناو پێشەنگاکە پێشوازێکی ڕسمیان لێ کرد و زیاتر لە 10 ئۆتۆمبیلی نوێی ڕۆزڕایسی کڕی، بەڵام ویستی تۆڵەی ئەو سوکایەتیە بکاتەوە کە پێی کرا. چۆن مەرجی کڕینی ئۆتۆمبیلەکان ئەوە بوو ئەو کارمەندانی هەڵبژارد کە سوکایەتیان پێکرد بوو تا ئەو 10 ئۆتۆمبیلە بگەێنە وڵاتەکەی. بەڕێوەبەرەکە هەرچەند پێی سەیر بوو، بەڵام ڕەزامەندیدا دوای گەیشتنی ئۆتۆمبیلەکان بە هیندستان پاشا فەرمانیدا سەقفی ئۆتۆمبیلەکان لا ببرێ، دواتریش بکرێتە ئۆتۆمبیلی کۆکردنەوەی زبڵ و خاشاک لە شەقامەکاندا. با سوکایەتیکردن بە بەناوبانگترین براند لە پیشەسازی ئۆتۆمبیل تۆڵەی ئەو سوکایەتەی کردەوە کە پێی کرا. ئەم ڕووداوە لە ساڵی 1990 ڕوویدا و ئێستاش لە جیهاندا لەبیر نەکراوە. ئەوەی پاشای هند کردی قەیرانێکی گەورەی بۆ ڕۆزڕایس دروست کرد. ناچار بوون پەیوەندی بە پاشاوە بکەن و بەڕسمی داوای لێبوردنی لێ بکەن. داواشیان لێ کرد واز لە بەکارهێنانی ئۆتۆمبیلەکانیان بهێنێ بۆ کۆکردنەوەی زبڵ و خاشاک، لە بەرامبەردا لەبەری ئەوە 10 ئۆتۆمبیلی نوێی دیکەی وەک دیاری بۆ دەنێرن.